ئەمە دیمەنی پاشماوەی خاپۆرکردنی قەزای سەی سادقە کە گەورەترین خانووی ئەو کاتەی ساڵی 1970 بوو کە لەگەڵ خاپۆرکردنی سەی سادق ئەویش ڕوخێنرا لەلایەن ڕژەمی بەعسەوە. لە دوای 34 ساڵ بە سەر و کارە ساتەدا هێشتا ئاستەواری خاپۆرکردن و وێرانکاریەکە ماوە. هاوڵاتیانی سەی سادق ناڕازین لە کەمی خزمەتگوزاری لە قەزاکەیاندا و نیگەران لە پەراوێستخستنی شارۆچکەکەیان. لە دوای 34 ساڵ سەی سایق ئەگەر ئێستا سەیرەکەی وەکو خەڵکی سەی سایق و ئەو کەسانشی بۆ ساتێک میوان ئەبن لە سەی سایق ئەویان بۆ دەرەکەوێت کە سەی سایق فرامۆشکراوە لە ڕێی خزمەتگوزاری. کام خزمەتگوزاری؟ ئەو خزمەتگوزارانەی کە سەرەتایین لە ئاو لە ئاوەڕۆ لە جادە لە قوتابخانە لە هەموو ئەم مەجالانەوە ئەگەر دیقەت بدەیت سەی سادق بۆ دەرەکەوێت قەزایەکی گەورە و گرانە بە تەواوەتی حکوومەتی هەرێم فرامۆشی کردووە و ئەتوانم زیاتر بڵم لە 8 ساڵیشە هیچ پرۆژێکی خزمەتگوزاری تیا ئەنجام نەدراوە. یعنی ئێستەیش ینی بەجۆ لە جۆرەکان لە هەندێک گەڕێک ینی سیمای وێرانە ئەکەوێتە بەرشاو. سەربارەوەی کە ئەم شارە 34 ساڵە خاپۆر کراوە و پێویست بوو کە زۆرتر لە هەموو شوێنەکانی تر خزمەت بکرێ، بەڵام سەربارەوەی کە خزمەت ناکرێ کاکسۆی ئەم شارە زوڵمیشی لێکرێ. زۆرترین ڕێژی دانیشتوانی هەیە ئەم شارە، کەمترین خزمەتی هەیە، زۆرترین گەنجی هەیە، کەمترین خزمەت گوزاری هەیە. ینی پارکێکمان پێ ڕەوا نابینرێ. ئەم هەموو گەنجێ هەیە، ئەم هەموو دەرشوو دامەزراوەی هەیە. چالاکوانێکی سەی سادق دەڵێت چاوەڕێی قەرەبووکردنەوە بووین نەک سزادانی شارەکەمان کە تا ئێستا بەشێکی زۆری گەڕەکەکانی سەی سادق خزمەتگوزاری سەرەتایی بۆ نەکراوە و وەک ناڕازیەک لە پشتگوێخستنی قەزاکەیان لە 34هەمین ساڵیادی خاپۆرکردنی سەی سادق هیچ مەراسیمێک و چالاکیەک بۆ بۆنێ و بەڕێوە ناچوو. حساب ناکە بۆ هەموو گەنجە ئەو هەموو گەنجە ساڵان ناڕزایی دەرەبڕێ خۆپیشاندانەکات دەسەڵات بە فشێک وەڵامیەدات و ئەمە تا حەدێتوانێت سەرکوتی کا، بەڵام هەر ئاخری ئەو ناڕزایەتیە خۆیان باشەزان کە دەرەنجامی هەرە بێت و لە ئەوان سەرەکەون وان هەر شکستە خۆن. ئەو ڕۆژە هەموو خراپەکاری لەم شارە کردوێتی بە زەبری هێز بە زەبری چەک کۆمەڵێن خراپەکاری کردووە. وەڵامی چییە بێت بێ ڕۆژانی هەر چۆن بڵێن ئەو خراپەکاری ئەمان کردویانە باس نەیکردووە، باس چێکیدا بە زەمان داگیریان کرد. لە دوای کیمیابارانی شاری هەڵابجا ڕژێمی بەعس لە ساڵی 1970 قەزای سەی سادقی خاپۆر کرد و تەختی زەوی کرد. بەهۆیەوە هاوڵاتیانی سەی سادق بە ناچاری بەرەو ئۆردوگاکانی عربەت و باریکە و نەسرچوون. گەرچی لە ساڵی 2013 کەیسی خاپۆرکردنی سەی سادق لەلایەن دادگای تاوانەکانی عێراقەوە بە جینۆساید ناسێنراوە، بەڵام تا ئێستا قەرەبووی ئەو قەزایە نەکراونەتەوە. سوی محەممەد، کەناڵی پەیام، سەید سادق.